کارمەندی تەندروستین سەر ڕێدواکەوتنی موچەکانیان و بڕینی بەشێک لە دەرماڵەکانیان لەلایەن حکومەتەوە، بەڵام بڕیاریان داوە خۆبەخشانە خزمەتی توشبووانی ڤایرۆسی کۆڕۆنا بکەن لە سنووری شارە زۆر. خزمەتی ئەم خۆبەخشانە خۆی لە پێدانی ڕێنمایی تەندروستی بە توشبووانی ڤایرۆسە نوێیەکە دەبینێتەوە، ئەوەش دوای پەیوەندی پێوەکردنی هەر توشبوویەک پێیانەوە ڕاستەوخۆ ئەمان سەردانی ماڵی توشبووەکە دەکەن و ڕاستپاردە پزیشکیەکان بۆ ئەو خانەوادە دەخەنە ڕوو. ئێمە وەکو کۆمەڵێک کادری تەندروستی لە سنووری قەزای شارە زۆر خۆبەخشانە هەڵساوین بە ئەمیشەی کە ئێستا ڕاماگەیان تۆ دروستکردنی دەستەیەک بۆ پێدانی ڕێنمایی، بۆ پێدانی هاوکاری، بۆ پێدانی ڕێنمای تەندروستیەکانەوەی کە پێویستە بدرێ بە کەسێکی توشبوو یا پێویستە بدرێ بە کەسێک کە توش نەبوو یا پێویستە بدرێ بە کەسێک کە شوبهەی ئەوەی لە یەکێکە توش بووە. ئێمە هەڵساوین بە دروستکردنی دەستەیەک، ئەم دەستە لە هەر کاتێکا بێت لە هەر مەجالێکا بێت ئێمە لە دوای دەوامی فەرمی خۆمان ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی سنوورەکەی خۆمان نابین. ئەوەی ئەم گەنجە خۆبەخشانی زیاتر نیگەران کردووە تێگەیشتنی نەرێنیانەی خەڵکە بۆ ڤایرۆسەکە، بەو پێیەی بە نەنگی دەزانن ناویان وەک توشبوویەکی پەتاکە تۆمار بکرێت و لە کەسانی دەوروبەریان دەشارنەوە. یعنی پێیان عیبە کە خەڵکانی دراوسیان ئەملاولایان یان خەڵکی تر بە تایبەتی کە کامرەیەکیان ڕوتێ بکەی پێیان عیبە کە خەڵک بزانێ. ئەم وەعیە ئێمەش زیاتر ئەم گروپمان بۆیە داناوە بۆی ئەم حاڵەتە شتێکی ئاسایی وەری بگرێن لە ڕووی دەرونیەوە خەڵکەکە مرتاع بکەین. زیاتر ئەم گروپە ئێمەش ئیشی ئەوەیە زیاتر بۆ ئەوی پێدانی ڕێنماییە هاوکاریکردنی ئەو خەڵکانەیە لە ڕووی دەرونیەوە هاوکاریان بکەین. ڕێژەی توشبوونیش لێرە بەڕاستی زۆرە. ئەوەی کە من لێرە تێبینیمان کردو و بینیومانەوە بەردەوامیشین تقریباً نزیک بۆتەوە لە نیوە بە تەسەووری من لێرە، یعنی زۆرە ڕێژەکە. ئەم هەڵمەتەی ئەم کارمەندانی تەندروستی دوای ئەوە دێت لە ئێستادا هەڵگرانی ڤایرۆسی کۆڕۆنا بەهۆی بێمتمانەییان بەکردی تەندروستی و بە سیاسیکردنی ئەو پرسە جیهانیە لە دەرەوەی نەخۆشخانەکان هەوڵی وەرگرتنی چارەسەر دەدەن، ئەویش بەخۆ کەرەنتینەکردن لە ماڵەوە و وەرگرتنی ڕێنماییەکان لە پسپۆڕانی تەندروستی. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.